بەڵێەوە بەشێک بوو لە قسەکانی ساسان عونی وەزیری شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەردی بناغی جوودسایدی بنەسڵاوە و دارەتوویاندانا ئەو ئاماژەی بەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جیاوازیەک ناکات لە گەیاندنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی دیکە و لە 90% بودجە تەرخانکراوەکانیش بۆ گەڕەکە میلیەکانە کە تیایدا پرۆژە خزمەتگوزاریەکان ئەنجام بدرێت. بەردەوامە بین لەگەڵتان محەممەد ڕەشید ئۆرمانی شرۆڤەکاری سیاسی لەگەڵمانە بێت سەبارەت بە کاردانەوەکانی تێکشکانی هێلیکۆپتەرەکەی سەرۆکۆماری ئێران گفتوگۆکەین پێکەوە. ئەم کاتتان باش بەڕێز محەممەد، پێش هەموو شتێک با بۆ پرسیارە دەست پێ بکەین کە ئەم ڕووداوە چ کاریگەریەکی لەسەر سیاسەتی ئێرانە بێت؟ هەمی دەمێن هەوا بینەوە بیسەرین کوردستان 24 باش باندۆرەکە گەلەکە مەزن نابێتن چونکو سیستەمی ئیرانی سیستەمێکی ئاڵۆزە نەشتی سیستەمی چ سیستەمایە جیهانێ ڕۆبەری باڵای شۆڕەشە ئیسلامی کەسێکی جیهانێ وەکولدی ویلایەت الفەقیه کەسێکی ئەنوەلی الفەقیه کەسێکی معسوومە ناچێت ڕەخنە لێ بێتەگرتنێ ناچێتن گەنگەشە سەبریۆتی بێتەدانێ ناچێت معارضەوەی بکەی کەسێکی بڕیارێت چارەنوێساس هەمیە دەستێویدا ڕۆگرتنەوە ینی شەڕ و ئاشتیە هەلکردنەوە شەڕی ئاشتی دیسا دامەزراندنە کەسێن ئێکێت ئیرانێدا دیسان هەلوەشاندنە پەرلەمانی هەمیە دەستێ ڕەهبەریدا اش بەرەندێدا ایران ئەبە نەجڕێکیات کەبیتە دوێ بوشاییدا ساڵ 1970 ئیکەم سەرۆک کومار ئەوەل حەسەن بەنی سەدر ئەنجومەنی شورا ڕاکرد و کەسێکە نەیە هەژی بوو بووی جیهی کەتە ئیران کەتە بوشاییدا دیسان پشتیوی خەلەفێ ویژی محەممەد علی ڕەجایی هاتە تیرۆرکرا هاتە کوشتن دیسا ئیران کەتە بوشاییدا بە جارەسەیە ئیران کەویتە دوێ بوشاییە یاساییدا اش بەرهەندێدا سەرۆک کومار کەسێ دوێیە ئیرانێ و دەست هەڵات هەین و گۆڕانکاریەت مەزن یە استراتیژیەت مەزن چێنابن هەرچەندە هەندە گۆڕانکاریەت تەکتیکیەت ئەدەبی دروست بن چونکە گۆڕینە هەندێک کەسە سیاسەتە ئیرانی ناهێتە گۆڕین بەلکو بەر و واژیب گۆڕینە وەلی الفەقیه احتیمالە هەندە گۆڕانکاری چێ بن اش بەرهەندێ تێتە پێشنیارکردن و سیاسەتە ئیرانی هەر سیاسەتە بەری بیتن و چ گۆڕانکاریەت مەزن و استراتیژی و ڕادیکالی دروست نەبن. باشە ئایا قسەیەک هەیە ئەڵێ بۆ هەموو قاعدەیەک شەواد هەیە شاد هەیە ئەم سەرخۆشیکردنەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئێران ئەم ئەچێتە ناو ئەم قاڵبی قاعدە و شازەوە یاخود پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا ئەتوانین بڵێن ئەچێتە قۆناغێکی دیکەوە؟ هەندێک تشت دوورباسیەت هەیت ناوبەرە دەوڵەتەدا وەک ئەتەکێت دەمێ ڕیدانێت وسایەت دڵ نەخۆشدا مەسەلەن دواییمان دەسل دلەیەک و ددەن پشتەوانیایەک و دتکەن دەستە هاریکاریەوەیەک و درێژتیان یعنی حتا ئەمریکا گوت ئیرانی یەداخواش مەکرد بوو دەستە هاریکاری بچێن بە چەند ئەگەر لۆجستی ئەو نەگەشتنێ ئەو هاریکاری اش بەرهەندێ بەس هەرچەند دەژین و کە ئیرانی ڕسمی ڕاگەاند و سیاسەتەوەم بەرەغەمبەری ئیرانی چ گۆڕانکاریەت مەزن چێنابن بەرکو هەردێ بەردەوام بەرهەنگارەوان کەسابن ئەوێت ئارامی سەقامگیریە دەبەرێت تێکدەن و دە پشتەوانیە و مافێ مرۆڤیکەن و دژی پروژێ ئەتۆمیە ئیرانی ڕاوەستن اش بەرهەندێ يعني سياسة أمريكا ويا إيران هردوكا برانبري كدو جل قرآن نرچ وبشتي شرق غزة دانستاندن راستا وخون راست يعني راستا وخوجيت إيران وأمريكا راستابون لبس وان شد روجت بريدا بري ويرداني جاركادي بريكا دولتكا كنداوي دانستاندن دو دست بگیر بو و هندك دانستاندن جاركادي نزيك بن سر مسئله بابدت أتومي ومرجع أمريكا جيبو إيران أو كو بيوانديت خود جل إيران خوش كتن أو كو مرجع أمريكا بو إيران أو كو إيران پشتوانیا حوثیت یمنی و دیسال عراق و سوریه با مایتخانه خود کم کردن و سقامگیریا دولت دیگ ندادن فشاری به خطا گروپ نزدیکی و دیسا مرجع ایرانی بو امریکا جی او کو ایران فشاری به خطا سر اسرائیلی کو شر غزه راستنید ابد مرجع توانن کو دانستان جارکادی دست بکنه بعد نابرا هر دوله آناندا. باشه بەڕێز محەممەد ئەنجومەنی داڕشتنی دەستور جێگرێکی دانا بۆ ئەوەی کە کاروباری وڵات بەڕێوە ببات کە مخبرە و کەسایەتێکی نزیکیشە لە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران. ئایا پێتان وایە ماوەی ئەو 50 ڕۆژە تەنیا
کارەکانی وڵات بەڕێوە دەبات یاخود پێتان وایە کە ئەم ماوەیەی بۆ درێژەکرێتەوە؟ نردیف دستور ایران لازم پنج روز هاتر نه یعنی درش نبیتن و دوام 5 روز رادا کو اب انجام 18 هی و 6 دیارکیلی کو با 39 روز دی کو هلبجاتن بهینه کرنه اجبر هنده کسی ایکلدیف دستوری کسی ایک وک جگرد کاروبار سلوکی پرایوت بس نه سلوکی نه تاثر و صلاحیات کامل جنابن بس ده بارو دوخ خوی نخوی ناف مالا خو لیک دن و کاروبار هلبجارتن کن هلبجارتن بینه کنه سلوکی کنی بهته هلبجارتن بو ایرانه بله باشه ئێستا بارودۆخی ئێران لەبەرە بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدات؟ نافخویا ایران اگر هلبجارتن نه نکرده ده سقامگیری و پتر یا ایران نافخویا هتاتیج امزانین یعنی حتی راده کی چکو علی خامنه ای رابر بالای شورش اسلامی کسی که جیه که مازنه 85 ساله و چند نشترگریت کرین باره تندرستی باش نینه اوی گلک بضاف کرن و پشتوانیه که مازن و کر و ریک خوش کر و گلک هاری کاریا ابراهیم رئیسی کر کو به بیت جگریوی یعنی به بیت جگریوی و دانیتن وک جگری خو کسی که هجی دید بو و شو لگه مازن جگر بو ل 24 دم جنو دا یعنی چند خو لگه گدا اف خونه جبن چو چوا سرو که سوری اسدی کره خو باس الاسد دست نشان کربو دیار کربو و تمرین پی کربون و کوبی تجربی و حتی کشتن. اولی واسط اولی با وجود هفرکیه که هایت نوبرا پارزگارن کلاسیکین یعنی ایرانی و پارزگارن نیو برای صباحی ایرانی و دیسان نابین سپای پاسداران و هندک کریزو کشاوانی تای نابین خدا دیسان مشتبی کسی کره خامنه ای کو گلک بزابط کردن حتی انجمن یه روشکاری گلک بزاف کردن پلایی بلند کرد آیت الله کودا جهه باب خوب بگیریدن و سر هنده را علی خامنه ای خود گلوی هندنی نه کو کروی جهوی بگیریدن گل هنده بو کو ابراهیم رئیسی جهوی بگیریدن و نوکهجی بزاوت مزنیت نکنه و کسی که دی دانن جهه دیسا ابراهیم رئیسی او جی اکشوان بربجیرد گلک یه نابودن که ناپیدی دا قالیبا سلوک انجمن شورای کو کسی که یعنی اوجی تحسب کردن نزدیکی علی خامنه ای و بیوی چه بریاران دادن و اگر علی دیسا اگر قالیبا ببیت اثر کمار اینا چه گوران کاریت مازن درست نبن لی اگر یکی وکی حسن روحانی بهتن کو کسی که چاکسازه و یعنی خاص بهت ایرانی چه بیت هنده گوران کاریت پێتان جارێکی دیکە حسن روناحی باشە پێتان وایە جارێکی دیکە ئیسلاح تەڵەبەکان ببن بە سەر و کۆمار و ئیدی ئەم پۆستە لە محافزکارەکان با بڵێن لە دەست محافزکارەکان نەمێنێت لە دوای ئەم ڕووداوە جلك بزحمته حسن روحاني یک شوارای اوی برای کو جل هنده کو پیوندیت وان سیاسی دیپلماسیت آبوریت گروشاوا خوش ببن و یک شوارای کو دانستاندن یت اتمیت گل ایرانی دست بگیرین بس سر هنده را اوی دستالات دستی دا و علی خامنه ای رکنادن کو کسی که چاکساز بهت سر دستالات کو دجی بریارت بی بدل که پشتوانیاوی کسی کن یعنی احتمالا مثلا هندک شوانا محمود احمدی نجات دیسا بیتن یعنی حتی که ناف دیار نبوینه درگاه وکیلی بو خال بجارتنه هندک کسی از هر وسانا بینم کو کسی که گره که چاکساز رکب دنه بهت بی تسر حکومت ایرانی باشه با لگوش عبوریکش و سری ام روداوا بکین لدوای ام روداوا تومنی ایرانی بهای خوی لسطاهش لدزدا پێتان وایە کە کاریگەری ئابووری و دیسانەوە لە ڕووی ئابلوقە و ئەمانە ئەم ڕووداوە کاریگەری زیاتر بخاتە سەر ئێران ایران تا ڕادێک مەزن یا شیای 1970 حتی که اکتفاداتی خود ترکردنه بو خود شیکتن و خوب گنجینی دگل سزایت آبوری و پیوندیت خو دگل چین و روسی و دگل دولت دی خوش کرد و بیت بدیلک با اروپا و امریکا لی نشه خوش بیروکراتیت و روتینی و گندلیا دارایی و آبوری رزگار کردن
جبر هندجي يعني امشي يعني رجع بكاري الإيراني جلك زيادة هلا وصان جلك زيادة بوي وباري أو بوري نافويا إيراني جلك خرابة جبر هنده إيران يا بدوية بتر دوید میجدا همی پهنگا بتوانده او بن کود گرینگی نادن سیاست اش درو ده راست تقدم شیم بجین ده ناف مالا خول دن ده جاره کادی گرینگی دنه بابت آبوری حتی حد که ما چون امزان ولایت الفقیه ولایت کاسنتریه و اف دوبركيات نوبرا ولاية الفقيه وولاية حزب العراق كامس أكبر خب دين سيستم ولاية الفقيه نوف إيران داجي چند برانگاری تاین یعنی دیال هندی نبود 1970 حتی آنو که کم سحکینی چندین کسی ترابو این ایشون حسی علی منتظری بود که دیال سیستم ولایت الفقیه نبود بشتی هنگی لا داشت وقت جیگیری ولی الفقیه را کرد بشتی دیسا چندین زانای دیت مازن دجی ولایت الفقیه هن که دیال هندی کم سحکینی ولایت حزبیه اول عراق که دو حوزه قمونه جب دو برکی که مازن آن هفریکی که مازن نبناوج دایی چون که حوزة قم بواريا كارها همي مرجعي توي يا ولاية الفقيه هي كو دا صلاة ايكيا واسلامك سياسية وما يخود همي كاروبارين آيني سياسي جواكي آبوريت كتن حتى بابت رجانين جواكي جي لي ولاية حزبي او كاريوي نصحو ارشاده بواري بولاية الفقيه دينا بل وكي سيستاني وكي خوئي وكي شيرازي أبا أو كسن أبد ولاية حزبيت بيجت أم ما يخص سياستنا كين بس بلكو كاري ما نصحو إرشاده بل هندجي دوباركي كامازنا هيدنا براوادال بجال نوك هجي ولاية الفقيه أبد بشتوانيا ولاية الفقيه كان إيران الظالم سرد الصلاة بل هندجي أم برخدينج قران كاريات مازن چنابن بله لسر کاردانەوەکانی تێکشکانی هێلیکۆپتەرەکەی سەرۆکۆماری ئێران لەگەڵ محەممەد ڕەشید ئورمانی شرۆڤەکاری سیاسی گفتوگۆمان کرد سپاس دەکەین.